فێربوون کارێکی هەرەوەزیە، وەرە با پێکەوە فێبین و لە یەکتر فێربین. تێڕوانینەکانمان داڕێژەری داهاتووی ئێمەن، لەگەڵمان بن بۆ ئەرێنی بوون. من و تۆ بیر دەکەینەوە، وردەبینەوە لە بابەتەکان، کەواتە من و تۆ هەین. وەرن با ژیان و زانست تێکەڵ بە یەکتر بکەین بۆ ئایندەیەکی ڕووناکتر. من پەیوەندم لەمڕۆوە لەگەڵتان دەبم لە تەلەڤیزۆنی پەروەردەی هەولێر بۆ پێشکەشکردن و ڕوونکردنەوەی کۆمەڵە بابەتێکی پەروەردەی هەمەڕەنگ بۆ قوتابی و مامۆستا و دایک و باوکانی خۆشەویست. ئێمە زیاتر تیش دەخێنە سەر زانستی فێربوون بۆ زیاتر ئاشنابوون بە دیوە شاراوەکانی زانست و پەروەردە. لە بابەتی ئەمڕۆمان باس لەو لەمپەرەزەقە دەکەین کە ڕێگرە لە سەرکەوتنی هەموو توێژەکانی کۆمەلگا، بە تایبەتی چینی قوتابیان کە ئەرکێکی گەوریان لەسەر شانە. هەمومان دەیان خەون و ئامانج و هیوای قەتیسما و لە ناخماندایە، بە ئومێدین کە پێیان بگەین یاخود بەدەستیان بێنین، بەڵام دەیان هۆکار و هەیە کە دوورمان دەکەنەوە لە گەیشتن بە خەون و ئامانجەکانمان. زۆربەی ئەم هۆکارانەش ئێمەی مرۆڤ لێی بەرپرسین وەلێ خۆمان خەتاباری یەکەمین. دەنگێک لەنەوە ئەم سەری ئێمە هەیە کە ڕۆژانە پێمان دەڵێ بە ئەوە بکەین بە ئەوە نەکەین، هەندێک کات هاورایە لەگەڵمان، هەندێک کات دش. ڕۆژەیە دڵمان خۆش دەکا، ڕۆژیش هەیە پڕمان دەکا لە شکست. هەر کاتێکیش بڕیاری ئەنجامدانی شتێکماندا بێ پێمانی وتوە ڕۆژێکی دوور و درێژ لە پێشە، جارێ زووە هەڵی گرو بۆ بەیانی لە کۆتایی ئەم هەفتەیە دەستی پێ بکە، باسەری مانگدا بێ ئەم ساڵ نا ساڵێشتر پەلەی چیتە خۆشتا زۆرت لە پێشماوە. لە هەموو سەرەتا و دەستپێکێک مرۆڤ دووچاری دڵەڕاوچێ و بێئومێدی دەبێ. کۆمەڵە پرسیارێک لە ناخی دروست دەبێ، ئەو پرسیارانە لەوانەیە ساردی بکەنەوە یا پاشگەزی بکەنەوە لە ئەنجامدانی کارەکەی. قوتابی خۆشەویست، فێرخوازی ئازیز، ئەم پرسیارانە وەلانێ و لە ئێستا زووتر نییە کە بڕیار بدەی بۆ گۆڕینی ڕتمی ژیانت. مەڵێ بەیانی دەست پێ دەکەم، مەڵێ پێویستم بە سەرچاوی زیاتر هەیە بۆ دەست پێکردن، مەڵێ پێویستم بە کەسێک هەیە ڕێگەم پێپشان بدا یا ڕێنوێنیم بکە، مەڵێ لەوانەیە ڕێگەی خەیاتر هەبێ بۆ گەیشتن بۆ مەبەستەی کە بڕیار لەسەری داوە. مەڵێ بڕیار بدا و دەست پێ بکە. جا چهێنانی نمرەیەکی بەرز، فێربوونی زمانێکی نوێ، فێربوونی شەترەنج، ئەنجامدامی وەرزشێکی دیاریکراو، بڕیاردان لەسەر گۆڕینی شێوازی خوێندن و تا دوایی. هەمووانەی باسم کردن و دەیان بابەت و بڕیاری تر پێویستیان بە دەستپێکردن هەیە، تەنها دەستپێکردن بەڵام بێدواخستن. لە زمانی ئینگلیزی وشەیەکێ پێ دەڵێن پرۆکراستینیشن، واتە دواخستنی کارەکانت. ئەم وشەیە زۆر شت لە خۆ هەڵدەگرێ، هەر دواخستن نییە. بە کوردی خۆمان گەر وەک کردار وەری بگرین دەتوانم پێ بڵێن خۆهینان و خۆبردن، واتە دواخستنی کارەکانت بێمەبەست و بەمەبەست. سەرڕای ئەوەی کە دەزانی ئەم دواخستنە دەرەنجامی نەرێنی و باشی نابێ بۆ کارەکەت. زۆرجار گوێمان لێ بووە کە ژمارەیەک ژمارەیەکی بچووکە، بەڵام بە کۆمەڵە سفرێک ژمارەیەکی گەورەی لێ دەردەچێ. بەڵێ هەموو دەستپێکێک ژمارە یەکەکەیە، سفرەکانیش ئەو بەردەوامی و مانەوە و کۆڵنەدان و دوانەخستنەیە کە تۆ ئەنجامی دەدەی تا دەرەنجامێکت دەست بکەوێ بەدڵی خۆت و کەسانی دەوروبەرت بێ. بەکەم لە کارەکانت مەڕوانە. وەک باسمان کرد ژمارە سفرەکان بە سیرکردن زۆر کەمن، بەڵام گەربی کارانە بیریان لێ بکەینەوە گۆڕانکاری گەورە ئەنجام دەدەن. بەردەوامی و کۆڵنەدان ژمارە سفرەکانن کە ئێمە بە کەمیان دەزانین. ناڵێم لە ئێستا زووتر نییە بۆ بڕیاردان، دەڵێم لە ئێستا درەنگتر نییە، چونکە هەموو چرکەیەکی بە فیرۆدرا و گەڕانەوەی ئەستەما. لە سەراتەکانی مانجی یەکەمی خوێندن و قوتابیان فێرخوازان ئەرچی ماڵەوە پشتگوێ دەخەن تا دەگەن باڵسەنگانی یەکەم. ئیتر ئەم خوێندنە دەبێتە چیایەکی گەورە و قورس ڕنگدانەوەی دەبێت لەسەر نمرەکانی. بە پێی داتای وەزارەتی پەروەردە قوتابیانی زۆربەی قوتابخانەکان نمرەی لاواز دەهێنن لە هەڵسەنگاندنی وەرزی یەکەم. ئەمەش هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو پرۆکراستینیشنەی کە باسمان کرد، ئەو خۆهێنان و خۆبردن و دواخستنەی کە ئەنجامی دەدەی، هەوڵدا کارەکانت لە کات و ساتی خۆی ئەنجام بدا. دەست پێ بکە و بەردەوام بە، چونکە تەنها دەست پێکردن بەس نییە بۆ سەرکەوتن، بەڵکو بەردەوامبوون و کۆڵنەدان فاکتەری سەرەکین. هیوای ڕۆژێکی پڕ لە خۆشیتان بۆ دەخوازم، ڕۆژێک پڕ لە زانست و سەرکەوتن. هەمیشە چاوتان لەسەر سۆشەڵ میدیاکانی تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر بێ بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی پەروەردە
پەروەردە، اینجا زانست و فێربوون.